نەخۆشخانە ئافرەتێک گیانی لەدەستداوە و 6 ئەندامی دیکەی خێزانەکە سوتاون. لەو خولەکەی کە ئیستا ئەمە قسەی لەگەڵ دەکەین لە سلێمانیەوە تەلەفۆنیان بۆ کە سوکاری قوربانیەکان کرد کە هیچ دیکەش لە نەخۆشخانەکانی سلێمانی گیانی لەدەستداوە لەبارەی هۆکاری ئاگرکەوتنەوەکە و چۆنێتی ئاگرکەوتنەوەکە من ئێستایشێک لە کەسە نزیکەکانی ئەو خێزانم لەگەڵە کاک دکتۆر محەممەد ئەگەر بێتی ئێرە کاک محەممەد محمود یەکێکە لە کەسە نزیکەکانی ئەو خێزانە. کاک محەممەد ئەگەر پێم بڵێ ئەو ڕووداوە چۆن بووە و چەند کەس سوتاوە و چیان بە ئێوە وتووە هێزەکانی پۆلیسی بەرگری و شارستانی کە هاتوون پشکنینیان بۆ شوێنەکە کردووە. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ کەناڵەکەتان. دوای ئەوەی کە 1:50 دقە ئەو کارەساتە ڕوویداوە ئێمە ئاگادارکردنەوە بە پەلە چوین بۆ شوێنەکەی کاتین لە تەواریە و کارەساتەمان دی عایلەکە هەموو بەخۆی و بەنەوەکانی خاڵۆژنم کچەکەی و چوار لە ئەندامانی مناڵەکانی تووشی سوداویش زۆر خەتەر بوون و هەمویان هاتوونەوە حاڵەتە هیچ کارێکی سەرەتاییشان بۆ نەدەکرا لەبەرەوەی وەزیان زۆر خراپ بوو. خاڵۆژم دیار بوو هەر 20 دقە نیو سەعاتێک لەوێ تەواو بوو لە کاتی کارەساتەکەی دەرگای لێتێک چوو بوو ژووری حەمامەکەی و دەرگای داخستبووی زانی بۆژێ دەرگای حوشەیە. وەختێک لەوێ کە ئاوی بە دووچای خۆیان دەکات لەو کاتەشدا دووکەڵ زیاتر بۆ خنکاوە و فریا هیچی نەکەوتین لە خەستەخانە هیچمان بۆ نەکراوە. ئەوان خاڵۆژنم گەورەی بنەماڵەکەی بوو کە بەداخەوە ژیانی دەستداوە. کچی خاڵۆژنیشم کە منداڵەکان کچی ئەو نەوەی خاڵۆژن من ئەویژێکی لە منداڵەکانی تەواو بەناوی محەممەد و ئەو کچێک کە خاڵۆژم کە منداڵەکانیان واتە شووی کردووە بە سەردان هاتوتەوە لای ئەویش وەزی خراپە زۆر خراپە خۆی گەورە ڕەحمکە چاوەڕوانی هیمەتی هەموو لە هێزەکانی بەرگری و فریاکەوتن بەرگری و شارستانی هاتنە شوێنی ڕووداوەکە چیان بێ هۆکاری ڕووداوەکە چی بوو؟ وڵا ئەوان دەیجێڕنەوە بۆی کە کوایە لە شەحنی موبایل ئەوانە تەقیوەتەوە زیاد لە پێوی شەحن بوو قەنەفەکەش لەوێ ئیسفنجی بووە ئاگری گرتووە و لەو کاتەشدا خانۆکە پلاسیک بووە هەموو کارەساتەکە بە یەکەوە لێک دەقیدا بە شۆتی کارەبا لە هەموو نقطە کارەباکان ڕوویداوە و خاڵاوەتەوە دەبانە لای پلاسیکەش کە خاڵایە و دووکەڵێکی خەنشێنە دروست دەکا ئەو دووکەڵش کە هەڵت مژی ئیدی کارەسات ڕووەدا کە تۆ هیچت پێ ناکرێ ئەو ئەندامانەش لە ژوورەوە هەموو بە یەکەوە تە بەدۆرێ بەسەریاندا خاڵاوەتەوە بەربووتەوە هەموو سەریان لێشەوە شەڵەژاون. دەستەکانت خۆش بێت دەمێ ئەوە بڵێم کایشێک لەو ئەگەرانەی هەیە کە ئەوەیە لەو ژوورێک کە منداڵەکان لی خەوتون مۆبایلێک لەژێر شەحن بۆ پاتری مۆبایلەکە تەقیوە و مۆبایلەکە لەسەر قەنەفە دانراوە قەنەفەکە گەڕی گرت بێت. بەڵام هێزەکانی بەرگری و شارستانی دەڵێن ڕووداوەکە ئەگەری ئەوەی هەیە بەهۆی شۆرتی کارەباوە ڕوویدا بێت. شەو بریندارەکان یاخ سوتاوەکان گەێنراونەتە نەخۆشخانە بەڵام لەبەروی لە سنووری ڕاپەڕین هیچ نەخۆشخانەیەکی تایبەت بە سوتاوی نییە و هیچ بەشێکیش لە ناو نەخۆشخانەکان تایبەت بە سوتاوی نییە. بریندارەکان ڕەوانەی سلێمانی کراون. بەڵێ زۆر سپاس بە ئەفکارێمە ڕاستەوین و بەرێنە هەفزانیارین گەهاندەمە خودی سڵامەتی بدەوێن لێ بریندار بوون و جێهێن بووینە قوربانیژی جانەخۆش دەزدەن جێوان بەهەش بە خودی سەبر و ئارامیە بدە ماڵباتێنوان و دوور بنج هەموو دەردۆ بەڵا تەوای ئەمێ بەردەوام بکەن ناوان و چاندا فەرمانداریە ناوەندیە ئەمریکای ڕاگەهاند رووسیە ناهێڵە ئالیکارێن مرۆڤی بگەهێن کەم پاڕۆکبانی ئاوارەیە سووری